براینە لە خەو هەڵسن بەیانە زەمانی هەوڵ و علم و حڕژیانە بە بەیانیەکی زوو هێشتا کاتژمێر 6 بەیانی نەبووە لە کەلاریش هاتووینەتە جادەی جەڵدەکە. بیدایەت و ئافرەت بووین ئەهاتین بۆ ڕێکردن بۆ تەندروستی خۆمان وەزنمان زۆر بوو منەوە و 4 کیلۆ بووم هەر بەم ڕێکردنە خۆم دابەزان. هێشتا خۆر بە تاوای هەڵ نەهاتووە کۆمەڵێکی زۆری خەڵک هاتووە بۆ وەرزشی شاخڕەوی سەرکەوتن بەسەر گۆیژەیە. ئەگەر ژن نەخۆش بێ ناتوانین وەرزشکە فەرموو ببینن ئەو ژنانە لە من ئازاترن بۆنە زۆربەی پیاوەکان خێراترە ڕۆن. کاتێک کە ئەڵێن تۆ خۆتت خۆش بوێ بەمانای چی؟ واتە تۆ گرنگی بە خودی خۆت بە، گرنگی بە سیحەتی خۆت بە، گرنگی بە دەرونی خۆت بە، گرنگی بە بیرکردنەوەکانی خۆت بە. 15 خولێکی سەر لە بەیانیە هەنگاو بە هەنگاو نزیکەوینە بۆ گەشتن بە لووتکە. یەکەم جار زۆری لاگوم، دووەم جار باشترم، سێم جار هەر زۆر باشم. ئێستا حەزەکەم سێشەمانیش بێ. دەتوان کە دێم بۆ ئێرە بە بەکارهێنانی ئەمانە هەندێک وەرزشی باڵانسیش ئەنجام بدەن. ئەو کەسانی کە دایمە بە پێ ڕۆن هەستەکەی دایمە ڕنگ و ڕوویەکی جوانتریانەیە دەم پێکەنین خەڵک حەزەکەن خەڵک یعنی بجوڵێن